بەڵێ ئەوەی دەیبینن کەوا لێرە هەیە و لە زۆربەی شوێنە گشتەکان هەیە خەڵکێکی زۆر بانگەواز بۆ ئاینی پیرۆزی ئیسلام دەکەن و دەیانێت لە ڕێگەی بەخشینەوەی شیرینی و نامیلکەکان ئیسلام بە هەموو خەڵک بناسێنن ئەو خەڵکانی بە تایبەتی لە کاتی مۆندیال لەسەر ئاستی جیهان لە هەموو وڵاتێک لە هەموو شارێک هاتوون ئەوەی کە دەبینەوە دیمەنە ئەمە بانخوازێکی ئێرلندیە دەیەوێت شتەکانی بەم دوو گەنجە بگەێنێتن و ئێمەش گفتوگۆی لەگەڵ دەکەین. سەلام عەلەیکوم. وعەلەیکوم سەلام ورحمەتوڵڵاه. دەمێت دەربارەی ئەم کارە قسەم بۆ بکەیت چۆن دەتەوێت کاری بانخوازی بکەی لێرە و ئەو خەڵکەی سەردان دەکەن چیت پێ دەڵێن؟ ئێمە لێرەین تەنها بۆی چەند زانیاریەک لەسەر ئیسلام گەێنین بۆوانەی لە بنەڕەتدا هەر کەسێک کە بیەوێت میوانێکی زۆرمانێ و لە هەموو جیانەوە کەواتە بەڕاستی دەرفەتێکی باشە بۆ خەڵک بۆی لە ئیسلام تێبگەن دەربارەی بیرروباوەڕەکان. خەڵکی کوێی و ئامانجت چییە؟ باشە من خەڵکی ئێرلەندام بەڵام لێرە لە قەتەر دەژیم. من 2 ساڵە لە قەتەرم و ئامانجم تەنها ئەوەیە هەنێک زانیاری دروست بم بە هەنێک کەس دەربارەی ئیسلام نیشانیان بدەم کە خەڵک بەڕاستی باوەڕیان بەچی و هەندێکیش لەوە دەزانێت ئەو پراکتیزانەی لێرە لە قەتەر هەن. ئەو خەڵکەی دەیەوێت بە ئیسلام شارەزا بێت چۆن داوای هاوکاری لێ دەکەن؟ ئێمە زۆر سەرنجمانە بۆ بەڕاستی تەواو سەرسوڕێنەر بووە بە تایبەت لەگەڵ هەموو ئەو شتانەی کە لە میدیاکانەوە دەوترێ دەربارەی دەزانی هەندێک لەلایەنە نەرێنیەکان پێم وایە زۆر کەس کە دێنێرە ئەوان عەقڵیان دەکرێتەوە بۆی شتێک لەبارەی موسڵمانان و کللتورەکەی قەتەر تێبگات. ئەمەی بینیتان گفتووەیەکمان بوو لەگەڵم بانخوازە کەوا هەوڵ دەداتن زۆرترین خەڵک لێرەوە بە ئیسلام شارەزا بێت و بێتە نێو ئاینی ئیسلام.